بەپێی ئاماری سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و ڕێکخراوەکانی بواری ئازادی ڕادەربڕین ساڵانە لە هەرێمی کوردستاندا ئاماری سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین و بربەستەکانی بەردەمکاری ڕۆژنامەوانی زیاتر دەبن. لە هەمان کاتیشدا ڕۆژنامەنووسان متمانەیان بە سەندیکا و ڕێکخراوەکان نەماوە و بەو هۆیەشەوە بەشێکی زۆر لەو ڕێگریانە تۆمار نەکراون. بەپێی تازەترین ئاماری پێشەرکاریەکانیش تەنها لە ماوەی 9 مانگی سەرەتای ساڵی 2010دا 194 پێشەرکاری بەرامبەر بە 220 ڕۆژنامەنووس و دەستگای ڕۆژنامەوانی ئەنجام درراوە. لە ماوەی 9 مانگی یەکەمی ساڵی 2010دا بە دیاریکراوی 194 پێشێرکاری دش بە 322 کەس لە ڕۆژنامەوان دەستگای ڕاگەیاندن خۆپیشاندەر چالاکوان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی تۆمار کراوە. 14 کەناڵی ڕاگەیاندن ڕوبەڕووی داخستن و ڕاگررتنی پەخش بوونەتەوە بە بیانی زۆراوجۆر. 24 ڕۆژنامەوان دەستگیر کراوە. 85 حاڵەتی ڕێگری لە ڕووماڵکردن تۆمار کراوە. 20 حاڵەتی هەڕەشەی سەر ڕۆژنامەوان و چالاکوانان تۆمار کراوە. و بەداخەوەش زۆرترین پێشێلکاریەکان ئەوەی دەیبینین لە شاری هەولێر دش بەو کەناڵانن کە لە دەسەڵاتی هەولێر نین و لە سلێمانیش بە پێچەوانەوە هی ئەو کەناڵانە کە سەر بە دەسەڵاتی سلێمانی. بە بڕوای ڕۆژنامەنووسان و چاودێرانی میدیایی ڕەوشی ئازادی ڕادەربڕین و مافی بەدەستهێنانی زانیاری لە پاشەکشەیەکی بەردەوامدایە، چونکە دەسەڵات تەنها ڕێگری لە ڕۆژنامەنووسان ناکات، بەڵکو فشار دەخاتە سەر چالاکوانان و ڕێکخەرانی خۆپشاندان و ناڕزایەتیەکان، بەوەش ئازادی ڕادەربڕینی تا ئاستی خنکان بردووە. دەسەڵاتی کوردی هێشتا لە قۆناغی ململانیەی شەڕی ناوخۆیی و دوو ئیدارەیە و ئەو قۆناغی تەجاوز نەکردووە. لەم نێوانەشدا ئەوەی کە ئەبێتە قوربانی سەر ڕایکۆی گشتی هاوڵاتیان و دام دەستگاکانی بەڕێوەبردن لەم وڵاتێکە ئەکرێتە قوربانی ململانە سیاسیەکان، هاوکات میدیا و ئازادی میدیایی و ئازادی ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسانیش بەشێکی گەورەی ئەو باجیان بەرەکەوێت. دەستگای قەزایی و دەستگای ئەمنیەکان لە پشتەوەی تیرۆر و پێشەلکاریەکانی ڕۆژنامەنووسانم بۆیە لە هەوڵمەرجێکی ئێستای کوردستانە کە دەسەڵاتێکی ستەمکار، دەسەڵاتێک کە دادگاکان و دەسەڵاتی قەزایی و دەستگای ئەمنیەکانی قۆڕق کردووە بۆ دەسەڵاتی مافیایی و نەوتی خۆی بۆ پاراستنی ئەو دەسەڵاتە نەوتیی خۆی، بۆیە بەردەوام ڕێگری دەکات لە ئەو زانیاری و هەموو ئەو زانیاری و معلوماتانی کە ڕۆژنامەنووسان ڕای دەگەێنێت، چونکە بە هەڕەشەکی گەورەی دەزانێت لەسەر دەسەڵاتدارە نەوتیەکەی خۆی. بەهۆی خراپی بارودۆخی هاوڵاتیان و قەیرانی داراییەوە خۆپشاندان و ناڕەزایەتیەکان بە شێوەیەکی بەردەوام لە ساڵی 2010دا سەریان هەڵدایەوە. ڕۆژنامەنووسان و چالاکوانانیش لە کاتی ڕووماڵی خۆپشاندان و ناڕەزایەتیەکاندا ڕوبەڕووی زۆرترین پێشێلکاری و ڕێگری بوونەتەوە. بە شێوەیەک تەنها لە 9 مانگی سەرەتای ساڵی 2010دا 14 کەناڵ و دامەزراوەی میدیایی ڕوبەڕووی ڕاگررتنی پەخش و داخستن بوونەتەوە و 85 حاڵەتی ڕێگریکردن لە ڕووماڵی کەناڵەکانی ڕاگەیاندن تۆمار کراوە و 24 چالاکوان و ڕۆژنامەنووسیش لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کراون. ئیحسان ساویر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.